جێگە لە زانکۆ هەرە تۆپەکان ینی حەقە نشاتەکەیکی نمونەیە ینی ئەوەی لێرە ئەیبینی لە شوێنی تر نایبینیت مەسەلەی دیعاش دەستێنەوە و پێچۆنە و ناوە کاتە بەفرتیانەوە تیتیاگۆ هیچی لەسەر دوو شەولێ داکیان گەیەوە جێگەوە شتاوانە بینانە هیچ دوای ئەوەی کە بەیانی ئازار دەرچوو بەیانی ئازاری ساڵی هەفتە زانکۆی سلەیمانی گەشەکردنیشی زۆر باشی بە خۆیەوە دی پێشکەوت لە ڕووی زانستیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە کاریگەریشی زۆری هەبوو وردە وردە زانکۆ هەنگاوی باشینە مامۆستای زۆر ئەوانەی کە کورد بوون و ساڵانێکی زۆر لە دەرەوەی وڵات دکتۆرایان هێنابوو ماستەریان هەبوو هەموو گەڕانەوە بۆ زانکۆ سلەیمانی وەکو لانکەیەک وا بوو هەمیانی گرتە خۆی قوتابیانی کورد زۆربەی لەوێ وەرگیران و ساڵ بە ساڵ لە پێشکەوتنێکی زۆر هابوو ژینگەی شاری سلەیمانی ژۆکۆزان ژینگەیەکی ڕۆشنبیریە ژینگەیەکی کراوەیە زۆر زۆر هاندەر بوو بە پێشکەوتنی زانکۆکە قوتابیانێکی زۆریش ئەوە خوێندکاران لە خواروی عێراقەوە هاتن هەروەها لە شارەکانی تری کوردستانەوە لەبەرەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە جۆرە پەیوەندیەک دروست بوو لە شاری سلەیمانیە لە ناو زانکۆیە لە نێوان ئەو قوتابیانەیە و هەروەها جاری وا هەبوو درێژە بۆ خێزانەکانیشان کە زیارەتی شاری سلەیمانیانە کرد. ئەگەر باس لەوە بکەین کە وردە وردە ساڵی طبعاً 68 دامەزرا زانکۆی سلەیمانی ساڵی 74 قیادەی سیاسی کورد کەوتە کێشەیەکەوە لەگەڵ حکومەتی بەعسا ئەو کاتە حکومەتی بەعس جۆرە پەشیمان بوونەوەیشی پێوە دیار بوو لەسەر مەسەلەی کەرکووک ڕێناکەوتن و مفاوەزات دەستی پێکرد سەری نەگرت و ئیتر وردە وردە لە شوباط و مانگی شوباط و مارتا بە تەواوەتی دەرکەوت کە ئەو ئیتیفاقە یاخود بەیانی ئازار وردە وردە بەرەو ئەوە ئەچێت کە تەنفیز نەکرێت چەند جارێک بۆ ڕۆیشت و هات تێک چوو شتەکە و ئێمەش ئەو کاتە تەڵان گەنج بووین لاوێک بووین لە بێشێتی قوتابیانی کوردستان و ئەنا ئیشمانە کرد وردە وردە سیرمان کرد ڕەوشەکە بەرەو خراپی ئەڕوات جەوێکی وا بڵاو بۆ ژینگەیەک دروست و بەڕاستی زۆر ناخۆش بۆ ئێمە سیرمان کرد هیچ چارێکمان نەماوە یان ئەبێت بمێنینەوە لە شارە یان ئەبێ بڕۆینە دەرەوە زۆربەی هاوڕێ و دۆست و برادری خۆمان هەموو بڕیارمان نا ئێمە بچینە دەرەوە یاخود کە ئەڵێن دەرەوە یعنی پەیوەندی بکەین بە ئەو شۆڕشەی ئەیلولەوە شۆڕشی کورد کە لە ساڵی 61ەوە هەڵگیرسا بوو. ئێمە باس لەوە کرا کە زانکۆی سلەیمانی جارێکی تر لە قەڵاتزێ ئەکرێتەوە شۆڕش ئەیبا بڕێەوە ئێمە ژۆکو لاوێکی خوێنگەرمەکو باسم کرد چوین بۆ قەڵاتزێ شوێنێکیان بۆ دابین کردین ئەو شوێنە پیانەوت بەنگەڵەکانی ئینحیسار تووتنیان تیاخەز نەکرد بەڵام تووتنەکەیان لابردبوو ئێمە ئەو خوێندکارانە ئێمەیان جێگیر کرد لە ویایتر ئێمە لەوێ ڕۆیشتوینەوە هاتینەوە فترەیە ماینەوە دوای 6 ساڵ دوایەوە زانکۆ گواسترایەوە بە قەرارێکی حکومەتی بەعس کۆمەڵی مامۆستای بەعسی هەبوو لە ناو سلەیمانیا کوژران کە کوژرانی تر وەڵاهی زۆر بوون ئەوانە ئینسانی زۆر خراپ بوون طبعاً ئەوانە تۆی بەعسیەتیان چانەبوو لە شاری سلەیمانیا و لە زانکۆشا دەوریان زۆر خراپ بوو خەڵکی زۆری تیابوو یەکیان یعنی ناوەکان عەبدولغەفور و تر ناوی عەرەبی عەبدولجەبار سەماک و مەجموعەیەک بوون عەرەب بوون ئەوانە بەڵێ زۆربەیان عەرەب بوون بەس ئینسانی باش نەبوون یعنی شتی سۆ خراپیان کرد بەرامبەر کورد و بەرامبەر زانکۆ و ئیترەوە بوو دەست قیادەی سیاسی یاخود حرەکەی سیاسی کوردی جوڵانەوە بڕیاریان نا کە ئەوانە پێویستە ینی پاکتاو بکرێن و بکوژرێن و ئیترەوە ڕوویە دواییتر حکومەتی بەعس قەرارێکی زۆر سەیری دەرکرد بە گواستنەوەی زانکۆی سلەیمانی بۆ ئەوە تقریباً دوای هەشتاکان بۆ ینی هەشتاوانە بوو.